بەپێی بەڵگەنامەیەکی تایبەت تەنها مانگی ڕابردوو داهاتی نەوت 744 ملیۆن دۆلار بووە. ئەوەش گەل لەو داهاتەی لە ڕێگەی جۆرا و جۆرەوە حکومەت هێرێم لە داهاتی نەوت وەری گرتووە. بە گوێرەی بەڵگەنامەکە کە تۆماری کۆتایی نەوتی هێرێمە لە بەندەری گیانی تورکی، ئەوە دەردەکەوێت هەرێمی کوردستان بۆ مانگی ئاب 18 ملیۆن و 615 هزار بەرمیل نەوتی لە ڕێگەی بۆریەوە هەناردە کردووە بە چەندین کۆمپانیای جیاوازی گیانی کە هی وڵاتەکانی کرواتیا، ئیسرائیل، یۆنان، ئیتالیا، ئیسپانیان فرۆشتووە. هەر بەپێی تۆمارەکە نەوتەکە هی کێڵگە جیاوازەکانی کوردستانە کە کۆمپانیای بۆتاشی تورکی وەری گرتووە، پاشان هەناردەی وڵاتانی گیان کراوە کە زۆرترین ئەو نەوتە بۆ بەندەری ئاشدودی ئیسرائیل ڕەوانە کراوە و بڕەکەی 4 ملیۆن و 300 هزار بەرمیلە. بە گوێرەی تۆمارەکەی بەندەری گیانی تورکی نەوتی هەرێم سەرەتا بە بڕی 600 هزار بەرمیل ڕەوانە کراوە و پاشان گەیشتوەتە 1 ملیۆن بەرمیل نەوت. نەوتەکەش بە 40 دۆلار و 6 سەنت فرۆشاوە، واتە بە 11 دۆلار خوار نرخی خاوی برێند کە بە ڕێژەی ناوەندیەتی بۆ مانگی ڕابردوو 51 دۆلار و 6 سەنت بووە. سەرجەم پارەکەش گەڕاوەتەوە هاڵک بانکی تورکی و لەبێوە ڕەوانەی بانکی کوردستانی نێودەوڵەتی کراوە. بە پشتبەستن بە بەڵگەنامەکە کۆی داهاتی نەوتی هەرێم مانگی ڕابردوو گەیشتووەتە 744 ملیۆن دۆلار جگە لە داهاتی ناوخۆ کە 170 ملیۆن دۆلار بووە. ئەوەش بەجیالەوەی بەشی موچەی فەرمانبەران دەکات بەبێ پاشەکەوت هاوکات 262 ملیۆن دۆلاری لێ دەمێنێتەوە. ئەم داتانە لە کاتێکدان وەزارەتی سامانە سروشتیەکان لە مانگی تشرینی دووەمی 2016ەوە بە بیانووی وردبینیەوە هیچ ئامارێکی بڵاو نەکردوێتەوە لە پێناو شاردنەوەی داهاتی ڕاستەقینەی نەوت کە زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڕوایان وایە گەندەڵیەکی زۆر لە داهاتی نەوت دەکرێت. هاوکات بەرپرسانی پارتی و یەکێتی کە ئێستا سەرۆکایەتی حکومەت دەکەن ئامادەنین پاشەکەوتی موچەی فەرمانبەران لا بدەن دۆخی دارایی هەرێم چاک بکەنەوە کە بەدەستکرد وەسف دەکرێت.